سڵاوتان لێبێت خۆشەویستان. هەموو جارێک ئێمە بابەتێکمان دەستنیشان کردووە لەسەروی کە توی هاوڵاتی قسەی لەسەر بکەیت. بەڵام ئەم جاریان ئێوە لەم بەرنامەیە ئەمڕۆت هەیە بڵێ چی بە ئازادانە قسە بکەی بۆمان. بە زیوام خۆشی و بەختەوەری ئەو خەڵقی و هیچیکە. بەرنامەکەمان ئازاد ئەمڕۆ لەگەڵمان بن. وەڵاهی من زۆر ئازادم لێرە. ئەمێ بڵم ئەمێ هەتا ڕۆژێ منم دڵم خۆش بێت. وەڵی بڵێم چی وەکو بازار و کەسابەت تۆزێ بەوەنی گەرماوە یا نازم چی تۆزە بازارەکە تەنێک بوو خەڵک کەمترێتە بازار هەرەوە. وڵای وەکو کەساباتیان نەهێشتەوە هیچ کەساباتی ناو بازاڕە نەماوە. بۆچی؟ ئەی کورە ئەو بوجە و موزەیەکاکە هیچ بوجێ نەماوە هیچ پارێ ئەو خەڵک و معاش وەرناگرێ و بوجە وەرناگرێ و بوجەیان ڕاگرتووە حکومەتدان دەستیان بەسەر ئەم بوجەیە گرتووە خەڵکی کەساباتی نەماوە لە ناو بازاڕە و فەقەت هیچی تر. ئەوەش دانین کاڵی هیچم نییە. بەڵێ ئەو قسێش دانین کاڵی هیچم نییە. بەڵێ دەربارەی چی یعنی هەر شتێک بێت وەڵام من حەزەکەم هوەری کوردی پێشکەوێ لە بواری مۆسیقایە هەر ئەوەم هەیە من من هیواداریشم ئەو کلیپە ئەوانی کە لە تورکیا چین کلیپ و شتەکەن ئەوە نەمێنەوە ڕاستی خۆمان فۆلکلۆری جوانمان هەیە لە بواری هوەری خۆمانە برەو بۆ بین لەناو خۆمانە ئەو کلیپ و شتە بکەین بۆچی بچێتە وڵاتانی بێگانە بەزەوەنە. وەڵی هیچ بابەتێکی وان نییە بەڵام ئەمڕۆکە کوردستانی ئەمە لە قەیرانێکایە بەڕاستی خەڵک تووشی خەمۆکی بووە بەبوونی چی شۆنە بەبوونی مەسەلەن ئێستا باسی بوجا ئەکرێ بەڕاستی ئیشوکار نەماوە هەمووشی ڕەتە بۆەوە چەند کەسانە دەستیان گرتووە بەسەرە وەزعەیە ئیتر نازانم کوردستانیان کردوتە وەکو چۆن ئەڵێی بێسەرەوبەرەیە بەڵام ئیتر خوا چاکیشیکە ئیتر نازانی هیوادارین خوا چاش ئەبێ چاک ببێ ئەوش پرسیارە لای ئێمە هیوادارین زوو وەڵامان بیرێتەوە. منیش وەڵامەکەتە ئێمەوان هەرخۆ باوەڕمەکە قەت چاک ببێ چون چاکم بە پەنجەی دەسە بژێرێت ئەو کەسانە میلەتیشان کردووە بە پەیژۆ پیایە سەرەکەون. ئەمڕۆ هەموو کەسێ بێتاقەتە کەس هەیە بێتاقەت نەبێ بۆچی؟ وڵی جەوەکە خۆی وایە ئیتر شوێنمان نییە و مەسەلەن شوێنێک نییە مەسەن بڕێ لێ بحەسیتەوە پیاسی لێ بکەی مەسەلەن شوێنێک بێت بێتاقەتی خۆتی لێ دەربڕی گەرماکە یانینی هەمومان بەعام نا ئەو شتە ئەو جەوە دایمەن دووبارەیە ژیانی ئێمە دووبارەیە یعنی گۆڕانکاری لە ژیانمانە نییە ئەوەیە مەسەلا ئیتر وەکو خۆم وەکو شخصی خۆم قەت زۆر نە زۆر دڵخۆشم نە زۆر دڵتەنگیشم یعنی عادیم نۆرماڵم. ئەو کوڕەکەتە؟ چۆنی تۆ؟ تۆ چیت هەیە بڵێیت؟ یعنی چۆن؟ نازانم هەر شتێک ئەتوانی بڵێیتەوە. گلی لە منیش بکە. ناتوانم. وەڵام منی دێ بەلامەوە گلی لە من بکەیت. ئاخر تۆ شتێک نەکردووە کە من بێزارم گلێ و لەکەم. بەڕاستە؟ زۆر سپاس بۆ هەستە جوانت. ئەی گلی نییە لە هیچ شتێک لە ژیانتە لە یان حەزەکەی قسێ بکەیت. وەڵای هیچ. سڵاوتان لێبێت. سڵاو. سڵاو کاکی گیان چۆنی؟ ئەمڕۆ چیت هەیە لە ژیان تاتوانی بڵێیت؟ وەڵام من خەڵکی ئێرە نیم کاکی گیان وەلی ئای بەڵێ ئەو دیومە لێ بەڕاستی افتخارەکەم ئینشەڵڵا هەر پیرۆستان بێ بەردەوام بن چۆن شاری خۆش و هەمووتان بەرز و سەرکەوتۆ بن کاکی گیان. تەشەکورەکەم. هەر حەزەکەم کوردە ئێمە لە خۆشیە بێت و هیوادارم مناڵەکانشە لە خۆشیە بێت بۆ. ئەی خۆت؟ وەڵا خۆشم و دایک واوکم. بەڵێ. وەڵا هەر هەوادارم کوردستان سەرکەوتو بێ. هیواداری هەمومان کوردستان سەرکەوتو بێت. خۆش بێ سپاسان. چیتر؟ وڵا تا هەرەوە نەتەیە. ئارەوەڵا. هیچ گلەی لە هاوڕەکانە نییە؟ نەوەڵا. کەسیان دڵیان عاجز نەکرد؟ نەوەڵا. بەڵێ. لە مامۆستاکانیش؟ نەوەڵا مامۆستاکان. لە دایک و باوکیش؟ ئارەوەڵا. وڵا تۆ کەسێکی زۆر بێ گلەیت. خۆش من نازانم بڵێم ئاخ بۆەوەی کە لە زانکۆ بۆ ماستەر وەرنەگیرامەوە. باشە خوانی بێ ئایبینە وەڵای تر هیچمان نییە لەخوا بە زیابێ ئازادە و ئاحتیادیە ئیشوکاریش باش. وڵای شتێکم نییە بە ڕێزی وڵای شتێ نییە هیچ شتێک لە دڵی تۆیان نییە؟ سارێ نا ناوەڵا هیچ شتێکی نییە؟ هیچ شتێ بەخەڵمانە ئێستا بەخاڵدانیان هیچ شتێ بەخەڵمانە. هیوادارم 2012 خەڵک بەرەو پێشەوە ڕوا ئێمەی کورد
بەرەو دووە نەڕۆین بە حەقەت لەم وڵاتی ئێمە غەدر زۆر لە گەنجە کرێ غەدر لە هەموو کەسێکە کرێ یعنی سێرەکەی بودجەیەکی زەبەلە هەیە لەم وڵاتەیە ئەگەر بە عەدالەت بێ سەرفیکەی هەموو کەس چۆنەڵێ یعنی ڕناکە لە وڵاتەکەی و گلەی لە حکوومەتەکەی ناکە و تێگەی یعنی عەدالەتیشی زۆرە دینین اینجا چەنەها گەنجوان هەیە سێرەکی لە وڵاتەیە شادی بەرزی هەیە لە وڵاتانی کە ئەگەر شادەیەشی بەرزی هەبێ و مەکتەب تەواوکە سێرەکەی لە شوێنێکی باشە تاعینە بێ لێرە ئەبێ بچێ پشگیری لایەنێک بێنێ ئەگەر پشگیریەکەشی نەبێ پشیشی نەبێ تاعین نابێ خۆ دوای وام لێ بەسەرهاتەوە بڵێ ئێساوەتە ئیشی گەزەکەین سێ چوار شادەم خریجیشی وڵای ئەوە ڕاستەکەی لە هۆڵەندا مەکتەبم تاوا کرد هاتمەوە لێرە سێ چوار شادەم هەبوو ئیتر وەکو شێکردیان بە حەزبی و خۆشم حەزم لێ نەبوو بەڵام با منیش تۆزە قسێ بکەم لەسەر گەسوانە ئەمە بۆ خۆشیش باسیەکەین زۆر جار مەسەن کاچیت لە ناو دوکانێکی گەستەوە ئەڵی لە فێژی گەستم بەرێ سەمونونەکەت ئاوا بەلەکە دوو لەم دوکانی ئێوە بەسم دوکانیەوە نییە سەمونونەکە پیشانی گەستەکە ئاڵی گەستەکە سێریکە و لەفەکە تێ تۆزە تەماتی تێکە ئەتوانی بڵێ کاکە من ئەگەر حەزم لە فەی تەماتەن ئەگەر لە فەی تەماتەم خواردای پێمەوەتی لە فەی تەماتە من حەزەکەم لەسەرەوە پرسیاری جەناب جواب بەمەوە ئەگەر ڕقابە هەبێ ئەگەر ڕقابە بڵێن سەحە هەبێ لێ بچینەوەکە لەسەر گەزەکان لەگەڵ سەمونخانەکان لەسەر ئەو شوێنانی کە گۆشی ئەفرۆشن بۆ نمونە ئێستا چیلۆ دووک سێرەکەی بە حەقەت ئەگەر گەز نەبێ کەبابخانە نەبێ هیچ کەسێ بەکاری نایێنێ چیلۆ دووک بە 6,000 چیلۆ گۆشت بە 16,000 ئەمە بەبێ ئەوەی چەقی لێ دەرەکەی سڵی سەمون بە 11.5 ئێوەرە کرێ دوکانی ئەم شوێنانە لە 35 وەرەقە بۆ 30 وەرەقە کەمتریتیانە تێگەی برای بەڕێزم شەکان ئەگەیەتە سەر ڕقابە ئەگەیەتە سەر ئەوەی کە حکوومەت بەرنامەی نییە بۆ هیچ شتێک بێ بەرنامەیەکی زۆر هەیە لەم کوردستانی ئێمەیە بە حەقەت ئەگەر هەموو شێ بە بەرنامە بڕوا کەس گلەی نابێت و کەسیشی نابێت چۆنەڵێ غەدری لێ ناکرێت ئێستا هەموو شێک گران بووە مەجبورین ئێمە شوالیەکەین هەر بڵێ پیشانی بە ئەگەر شەگە و پاک بێ ئەگەر گۆشتی خراپیش بەکاربێنی بە حەقەت دەتوانانی سەمونی باسۆنی گەورە بەکاربێنیت و هەر بە هەزارەکە بیفرۆشێ هەر قازانجەکەی بەس ئینسان ویژانی خۆی مرتاحکە لە کاسابەتە هەچیەکەکە بە پاشی بیکە ئەبێ جیاوازی من یە قسە بکەم نەی بچڕن بە تەواتی بەخشیگەن لە وڵاتێکە کە مافیا بی با بەڕێوە ئیتراوەتی گەنجەکانە بێت چی بێ گلەی گەنجەکانە بێت چی من گلەی لە شوێ بکەم ئەبێ گلەی لە بەرپرسەکەم بکەم بەس من بەرپرسەکەم مافیایە لە وڵاتەکەی من مافیای با بەڕێوە هیچ نە ئاواتی گەنج هاتو دەدی نە هیچ شتێکیان بۆ گەنج کردو ئەو عارەبانە چوە کاسپیان نابینی منش عارەبانە پێ لەسەر پردەکە ئاوەسن 4.5 هەڵم بێنە دەروانە 4.5 دەمێ شارەوانیە دەمێ پۆلیزێ دەمێ بە حسابی خۆیان لە ژینگەی شارەکەمان ناشری نەبێت باشە با منیش گلی هاوڵاتیان گلی خۆم نییە باشە زۆر هاوڵاتیان گلی واکەڵەن ئەم عارەبانانی کە لێرەیە پیسپۆخلی سەجادەکان با بڵێن پیسپۆخلیان کردووە و جادەکەشان تێگاوە ڕێگە نییە ئەمەش گلی هاوڵاتیانە گلی ئێمە نییە گلی بەرنامەکە نییە من ئەو گلی هاوڵاتیانە گەنمە لای بڕێز بەڵێ بەس کاکارۆمە یەکش بێڵم لە هەموو وڵاتێکە عارەبانە هەیە وایە لە هەموو وڵاتێکی شایستا حکومت ناتوانێت جادێک تایبەت کا بە عارەبانە با یەک فەرعی 200 مەتری با بە عارەبانەگە یەک لێ عارەبانە لە حکومت نامێنێ بەس خۆی نایەت بەرەوەی بۆ چارەسەرێک کە تۆ بەسەرن بۆ چارەسەرەکە ئێستا لە هەولێر بازارەکە بێڵم بازاری لنگە تێگەی لە هەولێر بازارەکە بێڵم بازاری لەنگە ئیتر چیشتی بڵێن کاسبەکانی ناو بازار لە 190 لەوێ ئیشەکە ئێستاوە تا بەتەمای بازاری کە بکاتەوە بۆ بەقاڵەکان هەر بازارێکی گەورە تێگەی لێرە نییە لێرە نییە شتانە کوا هەیە لێرە نی ئەگەر هەش بێ ئەگەر ئێستا زەلامێک بێت توانێت بڵێ یارمەتی کاسبێم هەر زەلامێکی با بڵێ خەڵکی وڵاتەش نەبێ بتوانێت بازارێکی گەورە دروستکە لەو باوەڕێیان نێڵ چونکە بەڕژەوەندی حکوومەتی تیانەوە ئەمڕۆ بەرنامەکەمان ئازادە تۆ توانین چی شتێک بڵێ وتی ڕستمەکان بگرێ بۆ یادگاری جا بڵم چی بە قوربان وەڵا نازانم بڵم چی ئەم ڕستمە بۆ بگرین بۆ یادگاری وەڵا بۆ یادگاری گرێمە باڵێ باڵێ هاوڕێمان ئەم ڕستمەمان گر بۆ یادگاریە میوێنەیەمان گر بۆ یادگاری سەبارەت بەم عەربانە و شتانەی هەرێنە دەرەوە و ڕێز لێمە ناگرن ئێمە سنوورمان بۆ دابین کردن ئەو سنوورە لەو نێنەم دیوە بەڵام تر لەسەرەوە جاری وایە کەێنەم دیوە تووشی دانەدە نەبین لەگەڵیانە ئەمڕۆ تەیە بۆ ئەم بەرنامەیە بەڵێ نەوە زیاترنی هەر ئەوەیە و عەربانانە لە سنووری خۆیان زیاترێنە دەن ئێمە زیاتر لەسەر ئەوەیە لێ مۆز بە هەزادینار تۆ کردوتە گیان ئیمڕۆ خۆی لە عەلوە تۆزە شتە دابەزیوە ئێمەش لێرە کەمەچی خێرگا ئیسفادەیە بەیفرۆشین ئەمەتە بوو بە بەرنامەکە ئێمە بێڵێ گیان چیمە بوو مۆزم کردووە بە هەزار گیان من ڕۆژانە کە شتە فرۆشم تر ڕۆژی شتێکگەڵم میستان ڕۆڵەن دابەزیوە شتێ بۆ بە هەزادینار چیتە مەسەن بێڵێ ئیمڕۆ
چۆن ینی چیت هەیە من مۆزە فرۆشم ئەمڕۆ ئەمڕۆ تۆڵی ڕۆژانە من شتێکەڵێم ئەمڕۆ چیت هەیە بیڵێ شتێکە هەرزان بێ هاوارەکەم ئەترا بۆوانە مشتری سیرەکەم لەم داولا سیرێک مەکەن و ئێن لێ مەکڕن بەخوا سوودی بۆ سوودی نییە سوودی چییە؟ کەس گوێ ناگرەوەی کە ئەوەی کە دەسەڵاتدارە هەر خەریکی پارە کۆکنە و سەرەت و سامان و کورسی و شەڕە پارێ و دەشت ئاگەر لە میلەت نییە تۆ ئەم قسێت هەیە بڵی سوودی نییە شتانە هیچ سوودێکی نییە بەرپرسی ئەوەی کە بەرپرسیارە هەست بە بەرپرسیارەتی ناکە بەس خەریکی خۆیەتی بەس خەمی خۆی هەیە بەڕێز مەبەستەوەی کە تۆڵی لە ڕاگەاندەکان هەر کەسێک کە قسەکە لەسەر شتێ هیچ سوودێکی نییە نەگراگەانە ئەو بەرپرسیارانەی کە بەرپرسیاری وڵاتە ئەوانە گوێ ناگرن لەوە ئایا مە قساکەن بەرپرسیاران گوێمە لێگرن هەستەکەی هۆکەی چێکە گوێ ناگرن ئەوەیە کە خەرێکی سەرەت و سامان کۆکردنەوە ئاگان لە میلەت نییە قەت نەبووە ڕۆژە لە ڕۆژان بڵێ ئاخ کامێرێک بێتە بەردەمم من ئەم قسەیە بکەم فەرموو ئەتوانی باز لە ژیانی خۆکەی ئەتوانی باز لە ڕۆژی عیدی میلادەکەت بکەی ئەتوانی باز لە ڕۆژی پێگەشتن بە خۆشەویستەکەت بکەی ئەتوانی ئەو شتانە باسکەی کە ڕەنگ لێ ڕۆژ لە ڕۆژان بیری لێکرد بێتەوە لە ناکاو کامێرێک بێتە بەردەمت بڵێ فەرموو من ئەمەم هەیە وڵا باسی وی ئەم عزەکەمان ئاوای و ئاوا لێرا کاس پێکەن و ئەم خەڵکە ڕەچڕوتە هاوتەدا ئەم سەجادە و بوجێکی زل و زەبەلاحمان هەیە و ئەچێتی گیرفانی بڕێک دێت و ئەیخوات و ئێمەش ئالێرا لە بگەرما سوتایەن و ماڵمان خاوت بوو تەوە بڕەوە وتی ئێ وەڵی من لێرە هیچ ناکەم بەڵام هەمان هەڵوێستیەوەم هەیە بەم چۆن بە هەمان شێوە کاکەم بەدەری ئەمەڵێ ئەم پارە زۆرە دێتە وڵاتەوە کەس نایبینی ینی تۆ بەڕاستیەکەی دزیەکە چۆتە ڕادیەک ئیسان بێزار بوو من بێزار بێت قسەر خەڵکە ڕژوتە لەم سەرجادە کەوتۆ تەمەشاکە پیاوێکی ئاوا بۆ تەمەنە ئێستا ئەبێ لە ماڵەوە دانیش پارەی بە خزمەتی بکەیان بۆ ئەمە لێرە ئاونانەوە پێ بێت خەڵق هەمووی پڕ بۆ خەڵق پڕ بۆ بەڕاستیەکەی ینی لۆ چۆتە دەرەوە ئیسان بە تەواتی بێزار بکە گوێ لەوە ڕخامانە بێ ینی بێزاری بێ بە تەواتی نازانی چی بکە ینی نازانی شادە بۆ چێ بێنی ینی ماقول نیە دزی ڕوت ئەبۆ ڕادێ ینی پارێکی زۆر دەوەلێتە وڵاتە کووە کەسێ بینێ کاکە کەسێ بینی ینی خەڵق خەباتی بۆ ئەوە کرد خەڵقا بۆ شێ بۆ دەردی بەرێ میلەتە بەو دەردی بەرێ خەڵق خەڵق بێزار شەوی وا شەقمان لە بەرد هەڵاوە با بزانی پێشمەرگەکان لەگەڵمانە بن قەسە بەخوا نانی وەرەوە بێن لەگەڵمانە لە ئایان و جاج بوومان دائەنیشێ ئێمە بێگاریمان بۆ کردن نانمان پیان خزمەتمان کردن ئیشەڵا کورداییتمان کوردایەتەکەمان ئەوەیە کوردایەتەکەمان بۆ بە کوردایەتی دزی والله کاکە بەدەری وەڵێ ئێمە خۆمان ماڵمان لەو شار باژێڕێ قەستەم بەخوا لە 1970 لە دروستبوونی یەکێتیەوە ئەمە خزمەتی پێشمەرگەمان کردووە ئێستا بڕۆسەی دیەکەمان کە قەستەم بەخوا ئێستا ناتوانین شۆ لێ بمێنیتەوە سۆڵ و هۆڵە یعنی بە نیوەڕۆ ترسی هەر لەبەر خەریکە بەرازەوە خوا چ دیەکە گوندی بێتوات ئەو چێمی شوێر مەشهورە ینی وای لێ هاتووە ینی خزمەتی چی و ئاوڕانەوەی چی و ینی خەڵک بە تەواتی بێزار بۆ لەمانە بەڕاستیەکەی ئەومە شتێ نییە بڵێ ماڵی تایە ساودەیە وڵا سێ و چەمە تقریبا لەوری 20 ماڵ و ماڵێکی لێیە یەک ماڵی لێ ماوەتە یەک ماڵی لێیە یەک ماڵێک لەو بەرەوەی دوو ماڵی لێ دوو ماڵ پیاوی نەکە مۆبالەکە نەکە بەخوا دەوری سێنزە چواردە ماڵیە بۆ سێ یەک مالێکی دوو ماڵی لێ زۆر جا بەسەر باز دەواکەن ئاوەدانی ئاودان بۆ تۆلادێکا مەسەرەن ژاوەتەوە ئەنی ئەم شتانە ڕاز نییە قسەی بەراگرێک کاکە قسەی بەراگرێک کابرا تێر و تەسەڵ لە دانیشتۆ و پاڵی لات و قسە زلانەکە ئەگەر ڕاستە کاپچێ بۆیە سێری خەڵق سێری مەعاناتی خەڵکە ئەڵێ تێر ئەی کوتاقی برسی ئەوی هەرزانی هەیە هەرزانی کەس بە دەردی کەس نازانێت ئەدەم بە دەردی خۆم ئەزانم و پیاوە بە دەردی خۆی ئەزانێت ئەوە بە دەردی خۆی ئەزانێت ئەوە بە دەردی خۆی ئەزانێت ئەی چۆن ئێمە بودجەیەکی زل و زەبەلاح و گەورەمان هەیە کەس نازانێت گیرفانی کێش هەیە بۆ گیرفانی چ کومپانیایەکەش بۆ گیرفانی چەند نەفەرەچێت وڵامی وڵاتەکەم بەرەو پێش بچێ گەندەڵی نەمێنێ و هیوادارم بەرەو پێشچوون بچێت باشە بێجگە لەمێ مەسەر ئێمە باز لە وڵات و خەم و با بڵین بژی ژیان و ئاناکەین وەکو مرۆڤێک هیچ شتێکی خۆتە نییە بیڵێ لە ژیانتە زۆر جار لە فەیسبووکان وسرا و تە جوانەکان وتێکی باش منی زۆر هیوادارم وڵاتەکەمان بەرەو پێش بچێ ئازادیە بێ بێجگە لەمان هیچ شتێکی ترە نیە تۆ وەکو مرۆڤێک بەڕێزمەوەی ڕاستی بێ بازی چی بکەم هیواتمە ئەم شارە جوانە کە وەختی خۆی زۆر جوان بوو وەکو خۆی بگەڕێتەوە
ئێمە کەڕاپەڕینمان کرد بۆی ئەم شارە و گیانمان گۆڕانکاری تێکەوە بەڵام هەموو جوانکاریەکان هون بووە لەبەرەوە حەزەکەم ئەم شارە جوانێکە ئەسڵەکەی خۆی بگەڕێتەوە ڕێز خۆشەویستی احترام دەستپاچی ئەمە هەمومان ئەمەبەستی بەڵێ هەمومان ئەبێ ئیش بکەین بەیەکەوە ئەم شارە جوانێکی خۆی لە دەست داوە ئەویش تایبەتمەندە بەکیەوە ئەوە شتەکە ڕوون و ئاشکرایە چێ وای لێ کرد با بگەڕێنەوە پێش ساڵەکانی 90 ئێمە حەزمان لەو ژیانەی ئەو کاتە بوو بەڵام کە ئێستا کەواڵێن ئەیخەنەوە قاڵبێکی تر بلەو کاتە ڕێزە بوو خۆشەویستی هەبوو دەستپاچی هەبوو مرۆڤەکان نۆعێکی تر بن بەڵام ئێستا گۆڕاوە پارە هەمومانی گۆڕیوە بەداخەوە زۆرە لە ژیانەکە باسیکەیت ئەو شتانەی کە باسیەکەی تقریبان لەگەڵ ڕۆژەکەی ئێمە کە بگونجێت شتەکان زۆرن ئێستا بۆ نمونە باسار یان بۆ نمونە ئەوانەی کە دەرەوەی شاریانە ناوەوەی شار ئێستا من بۆ نمونە ئێرانیم لەگەڵا هاتون لەگەڵما ئەتر هەریەکان و باسی شتێکەکەن بۆ نمونە باسیەوەکەن کاڵەن سعری لای ئێرە زۆرە لەگەڵ بەڵێ لەگەڵ لای ئێمە بۆچی گرانە؟ جاوەڵا نازانم بۆچی جیاوازەکەی چۆنیە گرانەکە گرانیەکەی لەگەڵ هی ئێمە زۆر فەرقی هەیە فەرقێکی زۆری هەیە ئەویش هی ئێمە پوڵەکەمان تمەنە هی ئێوە دینارە تمەنەکە ئەرزی زۆر نییە وەڵایی چ شتێکی ترم هەیە نازانم بە خێراتی میوانەکان وەڵایی بە خێراتیانەکەم و هیوادارم شارەکەمانیان بەدڵ بێت و هەروەها ئەو گەشتانەی کە ئیکەن بۆ ئێرە بەدڵیان بێت و خەڵکەکە ئێرەشیان بەدڵ بێت وەڵام من وەکو بەرنامەکەتان مەحدود نییە ئەتوانێت سەر مختێک من بیری ئازیزترین کەسمەکەم حەزەشەیە کەسێکی خۆشەویستمە بڵێن نەک بەو مانای خۆشەویستم بێ بەڵام کەسێکی خۆشەویستمە خاڵێ نەسێنێت سپاس دەکەم حەزەکەم ئێستا بیبین و تەنها سڵایەکشی لێ بکەم حەزەکەی لەبارەی ژیانی خۆتەوە وڵای بڵم چی وڵای چیم نییە بەنزین چۆنە ئەی ئەڵا بانزین عیبی نییە عیبی نییە لتری بە 500 دینارە و تجاری هەیە و دەوزیاکردنیش بە 500 دینارە ئەمە قسەکەی توێ کە ویستی بیگی بەڵێ ناوانە ئێوە شتێکتان نییە؟ ئەوە نەفەرەکان لە دواڵن هیچ شتێکی ترمان نییە دارا لەو بەرەوەبان مەکاڵە کاروان ئەم چیت هەیە دوایی ئەمە دوای بەرنامەکە زای ئەم برادرانە هیچ شتێک هەیە ئەمڕۆ بیڵی لە ژیانتا لە ئەم بەرنامەی ئێمە ئازادە بۆچی بڵێ من نازانم خۆ سەربەستی لەوەی هەر شتێک بڵێ ئێوە لەبارەی چیەوە؟ ئەم بجێ ئەوە عەلەمی خسوەتە قەلەقە و بجەکە بە شێوەیەکی شەفافانە ناچێ بەڕێوە ئیتر گومانە لێ هەیە؟ گومانمان لێ هەیە وە نییە ئەمڕۆ هیچ شتێکی نەبوو لەگەڵمانە بەردەوام بن سڵاو لێ بێ بەرە بۆچی لە چی بەرنامە؟ لە بەرنامەی چیوە؟ ئەم بەرنامەی ئێمە ئازاد هەر شتێک ئەتوانی هەموو شتێک بڵێ وڵی بەرنامەی ئەوەڵێم تەنیا کەمێت نا ئەم بازاڕەمان بەر ڕێک و پێکەن و تەواو ئێمە ڕێکوێشی نەوەڵا و لایەنی پەیوەندیدار و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هاوڕێمان لەگەڵی کە شوتێشی قورسی بەدەستەوە ڕامان گرت و باس لە شتێکەکە فەرموو سپاسدانەکەم وڵا بەتوڵێکی شەترەنج هەیە لە نادی پێشمەرگە زۆربەی ڕاگەاندەکان خەریکن زیاتر بە تۆپی پێ و یاریەکانیکەوە داوایان لێکەم لایەکیش بکەنەوە وەکو ڕاگەاندن بەلای یاری شەترەنجە یاریەکە تا ڕادەی ئیهمال کراوە لە ڕووی ڕاگەاندنەکانە چونکە شعبێتی نییە من داواکەم لە ڕاگەاندنەکان شعبێتێکی بۆ دروستکەن ئێستاش دەورەیەکێ لە نادی پێشمەرگە بێن تەختیامان بۆ بکەن سپاسدانەکەین چەند ڕۆژی ماوە؟ 2 ڕۆژ پێم وایە 2 ڕۆژی ماوە بینەر چۆنە مەسەن لەو یاریان شعبیەت نییە هەر یاریزانەکان لێن نزیکەی چل یاریزانێ بەشداری کردوتەوە حەزەکەین مەسەلا حەزەکەین کێشەی ئەم میلەتی کوردەی کەوا مەسەلا حەقی فەوتاوە مافی فەوتاوە حەقە مەسەلا ئیش بۆ ئەم میلەتە فەقیر و هەژارە بکەن مەسەلا برجێ ئەم هەموو نەوتە ئەبەن من ئەزانم کە بە شەق نەوت لە کوردستانن
هیچی نە برجەکەی دیارە و نە هیچ شتێک بۆ میلەتەکە ئەکرێ یعنی ئەم میلەتە گەر عەقلی ببێت دوای پەڕۆ ناکەوێت دوای چەتە ناکەوێت دوای پیاوی خراپ ناکەوێت ئەبێ خۆمان دایمان هەوری ئەوە دەین نیشتمان پەروەەر بین نەک مەسەلە عەبد پەروەەر بنی و پەڕۆ پەروەەر بین حەقی مافی ئەم میلەتەمانەوێت هیچی کەم ئێمە بێ عاقڵ بن دوای پیاوی چەتە نەکەوین دوای پیاوی پەڕۆ کاغەزیش نەکەوین شتەکە وامان پێخۆشە دایمان ئەبێت چاوەدێری ئەم میلەتە بکەین یعنی ئەم مەڵکە مرچی دەوڵەتە مرچی میلەتە نەک مرچی حیزب و حیزبایەتیە ئەمە واقعیکی ڕاستەقینەیە ئێمەش پێمان خۆشە هەچ کەسە ڕاست بوو بۆ ئەم میلەتە یاخوا خوایە سەریخی هەچ کەسێکیش ڕاست نەبوو بۆ میلەتە ئەولاتریش بێ بە وەکو تۆمی سەدام بێ سەیرە ئێمە هەموو شتانەمان بیرچۆتەوە کە باز لە خۆمان بکەین یان ئەوەی کە لە ناخی خۆمانایە باسی لێ بکەین بۆ نمونە باز لە یادەوەری مناڵی یاخود باز لە ئینسانی بوونی خۆمان هەمومان خۆمان ناوەتە شتێک بژێوی بودجە خۆشگوزرانی کەواتە نییە بۆیە باسیەکەین یاخود ئەمانوێ هەبێت هیوادارین ئەو گلەی و قسانی کە هاوڵاتیان هەبوو لەسەر بەرنامەیە کە کردیان کە بەڕای خۆیان بۆ هاوڵاتیان هیواداریم گاتە شوێنی خۆی و بتوانین هەمومان پێکەوە ژیانێکی باش بۆ وڵاتە دەستەبەر بکەین من هیچ شتێکم نەماوە بێڵم تەناوی ئەڵم بەخواتان دەسپێرم ئەتان بینمەوە خواتان لەگەڵ